من بچمە هەر کەناڵێکەوە چەندینەت کەناڵ ئەوە زۆر قسە بکە زۆر ئەڵم کاکە یارمەتیمەی قسە بکەم یاخوا حافیز بەچێ دێڵم تۆ یارمەتیم بە تۆ نایڵی پرسیارێکی من تاوکەم ئاگادار بە ڕاگەاندن محامەیی نییە محکەمە نییە زۆرکی دەنگ بەرزکی تۆ نێری مەجاالو تا زۆر دەنگ بەسکەیتەوە دەنگی خۆت نابیستی بە هێواشی قسەکە بۆی دەنگی خۆت ببیستی ئێمە ئەمەمان نییە یانی تا زۆر قسەی بکەیت تا زۆر بڵێ بی تا زۆر ئەوڵێ وڵای ئەو کەسە سوزیرە نەخێوانە ئەمە جا ڕاگەاندن هاتووە ڕاگەاندن ناتەن دروستەکات و ئەمانی کردو بە تۆپ کە کردی بە تۆپ بەداخەوە خەڵکانی گێنێتە سەر کەناڵەکان ناوی خۆیانێ فلان من فلان بەڵام بکە ئەچی بووی ئەی تۆزیە چەند ساڵێ بگەڕێ دوای سێرەکەەوە هەر شادەی نییە هەر شادەی نییە ئەخر ناکرێتەوە ئەم هەموو خەڵکانە تۆ لی نەپرسی تو دوجار بینتە سەر کەناڵەکە سیڤیەکی نەزانی دوجار بینیتە سەر کەناڵ سیڤیەکی بزانە ئینجا بابێتە سەر کەناڵەکەت بزان لە ناو کۆمەلگا لەو توێژەی کە ئەو ئیشەکە ئایا مامۆستایە فیتەرە فەڕاشە هەرچی هەیە لەو سنفەی کە ئەو ئیشی تیاکە بزان شخصێتی هەیە ئەک شخصێتی هەبوو ئۆکەی بیانە چکە دوجار تۆ بەرنەعرەتەی جەماوە ناکەی بەر زەربی جەماوە ناکەی چکە من جارێک میوانێکی خراپتان هێنا من گوێم لە ڕاگەن دوو جار میوانێکی خراپیانن سێ مەڵم کورە ئەمە هەدایخە چکە ئەمانە ئەگەڕێن کام میوانە زۆر خراپ ئەوە هێنن بەدەست خۆشیانە مامۆسا هەمووی بەدەست ڕاگەاندنەکەی تۆیە بۆکو باسم کرد وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت هەندێک سەیتەرە بکە بەرپرسی کەناڵی یەک کەناڵەکەش بەرپرسی یەکەمیش دەتوانانی سەرنەدە سەیتەرە بکە دوجار بەرپرسی ئەو بەرنامەیە کە میوان پێیاکە میوان تەلەفۆنی بکە توانی هەندێک فلترات دانێک کاک بە ئەوە نێنی وڵای ئەوە ئاگادار ئەوە 1 2 3 4 5 6 مامۆستایەک شتێک کە ئێستا زۆر بەرپرسی کەناڵمان هەیە ئەنیتر وەکو سەرۆکی بۆرد بێ بۆ نم بەرپرسی بۆرد بێوانە کە بەس لە بەرەوەی کابرا ناوێکی کردوانتە بەرز بەڵام لێ بکۆلەرە و دەکتێبی نەخوێندۆتەوە ینی دەکتێبی ئەدەبیاتێکی کوردی نەخوێندۆتەوە زیاتر هۆکارەکان چیەکە بۆ نمونە مۆدێلەکەێنن ینی لەگەڵ ڕێزم مۆدێلێ ئەێنەیە کە خەڵکی وڵاتی خۆمان نییە کوردیەکەی باش نییە ئەێنێ لە پێناو مەسلحەتی خۆیە لە پێناو مەسلحەتی خۆیە چۆن بۆ نمونە من حەزم لەو کچەیە ئەمێ پەیوەندیەکم هەبێ لەگەڵی چی لێکم ئەڵم وەرە کەناڵەکەی من وەرە کەناڵەکەی من دەکەمە پێشکەشکار کچە خۆی هیچ توانایەکی نییە ئەی کاتە پێشکەشکار بەت لە بەڕێ خۆی لێ نزیک بێتەوە بۆی لە شوێنان بڵێوڵاوە برادەرمە لە دوو شوێن لە دوو مەجلیسارەکە خۆی بیبا بۆ دانیشتنەوەوانە بڵێەوە مەجلیسەوە برادەری منەوەوانە تەواو 1 2 3 4 5 تۆ میدیاکە تێکدا طبعا لە هەرێمی کوردستان ئەوکە باسم کرد ئێمە لە دنیای خوا بەم شێوازانن ئیداراتی ڕاگەاندن گرنگە بەڵام لە سەرو ئەو گرنگیانەوە چیە بەڕێوەی ئەوە کەسێکەکەمەکە چییە ئەو کەسێکەمەکە چیەنێت کێ ئیشی لەسەرەکە کێ ئیش لەسەر چیەکە ئێمە لە هەرێمی کوردستان خەڵکانی باشمان زۆر زۆرن بەڵام بۆ دیارنین ئەو پرسیارە بێ کەناڵەکەش وەڵام باتەوە خۆشمە وەڵام بین بۆ دیارنین بۆ هەندێک کەسمان لە هەندێک کەناڵە دیارنین ڕوومان نایە کاکە ڕوومان نایە بچینە ناو کەناڵە ڕوون نایە بچمە ناو کەناڵم قابلەکەم پاشی ڕوون نایە لەو کەناڵە ئیشکەم ئیشکردن لەگەڵ چیایکی ئەگەڵ لەگەڵ توێژێک بکەیت هەریش نەبێشتی ئەلفوبێکی ئەلام بزانێ نەخێر ئەم کچەی لەبەر جەمالەت هێناوە ئەو کوڕی بە واستە وەرگرتووە ئەمە ئیشەکان ئەڕات ئیشەکان دەکات هیچ ڕاوێژکارێکی ڕاگەاندنیان نییە یعنی ناکرێت کەناڵێکی فەزایی ڕاوێژکاری ئیعلامی نەبێت دەمانی لە هەرێمی کوردستان ڕاوێژکاریان نییە ڕاوێژکاریانی چی یعنی بۆ نمونە کەسێک مامۆستایەکی زانکۆ پلێکی باشیە دکتۆرای هەیە لەگەڵ عەقدێکەکەن لەسەر مەبلەغێک ئەوان ئەو هێڵەکانیان بۆ دانێ ئەو تیشکانی بۆ دانێ ئاوا لەسەر ئەو خەتانە بێشکی لەو هێڵانە دەبێشکی ئەو هەفتانە یەت کۆبوونەوەتان لەگەڵەکە لەگەڵ ئەم کەناڵە لەگەیان کراڵێکی تر بێ ئەبێ ئەڵێ لەم هێڵانە لەم هێڵە وهمیانە ئەبێ ئیشکین ئاگادار ئەمەیان ئەگەر قسەی لەسەرکەین دەدرێ بە فلانە کەس ئەوە قسەی لەسەرکەین هەر لە ڕووی هەرێمایەتی و ئێمە ڕۆیشتون تێک دەچین ئەمەیان لە ڕووی کۆمەڵایەتی ناو کۆمەڵگەی کوردی و تێک دەچین بەڵام ئەمان نییە هەر کەسە یە قسەی لەسەرەکە
هەر کچێک کە مۆدلێک بێ هەر کچێک کە لە وڵاتێکەوە سیرکی ئاگادار بن هەموو ئەو کچانی کە لە وڵاتانە یان ئێرە لە سەدا سەدیان ئەوە نین لە هەندی بڵێم لە سەدا ئەوەندەیان زیاتریان نەوت ئەوانە زیاتر بێزراوەکانن دێن ئێرە لە وڵاتی خۆشە قبول ناکرێت لە وڵاتی خۆیان قبول ناکری هاتووتی ئێرە بەڵام لێرە ئیتر ئێمە بە هەندێک وەسیلە بە هەندێک پەیوەندی کۆمنیکیشنی خۆمان کە هیچ پاشخانێکی فکری نییە منێکی بەڕێوەبەر ئیتر ئەم کچە ئەو کوڕە وەردەگرم لە بەروی ئەلفوبێک شوێنێکی باش و لە ڕووی مادیش و مادیکی زۆر باشی بۆش دیارەکرێ نایەت کەسەکەی خۆمان وەرگێ کە شوقی بۆ ناگرێ نازم چی ئەوانە هەر هەمووی کە چی سێرکی بۆ ئەوە